نزیكه 40 ساڵە سەرقاڵی پیشەی راوە ماسییە و بەردەوامە لە کارەکەی. ئێستا دوای 3 مانگ چاوەڕوانی گەڕاوەتەوە بۆ لای کەلوپەلەکانی ڕاوکردنی. هەرچەندە ئەو نیگەرانە و پێی وایە لە ماوەی 3 مانگی قەدەغەی راوە ماسیدا بەشێک لە بەرپرسانی حیزبی و حکومی سنوورەکە پابەندی ئەو ڕێنمایانە نەبوون و ڕاوی ماسییان کردووە. ئەمەش بە کوتەی خۆیان کاریگەری خراپی لەسەر بازاڕ و بەرهەمی ئەوان دروست دەکات. هەروەها نیگەرانیەکی دیکەی ڕاوچیەکان لەگەڵ دروستبوونی قەیرانی دارایی بەشێکی زۆر لە فەرمانبەرانی حکومی ڕوویان لە پیشەی راوە ماسی کردووە. مانعیانەکە حکوومەتی عێراق زمانی حکوومەتی عێراقا تقریبا مانێک و 15 ڕۆژ و 45 ڕۆژ، بەڵام ئەومان ئیسە کردیانە بە 3 مانگ. 3 مانگیش لە وەختی منعەکە ئەوەی فەقیر و هەژارە ناتوانێت بچێتە ئاوەکە، بەش ئەوەیشی دەسڵاتدار و وەکو حکوومەت و مەسوول و ئەمانە تێن تر ڕۆژانە تێن سەهۆڵێنین و بەنزینێنین و مەسروفەکەین و عەزیەتمانەیە و ڕۆژێ 20,000 15,000 30,000 40,000 ڕۆژی واشێ ماسیشی نییە. لە ناوەڕاستی مانگی ئازار بۆ ناوەڕاستی مانگی حوزەیران بەپێی یاسا ڕاوکردنی ماسی لە دەریاچە و ڕووبارەکانی هەرێمی کوردستان قەدەغە دەکرێت و بەشی سامانی ماسی لە بەڕێوەبەرایەتی گشتی کوشت و کاڵی سلێمانی ڕێنمایی خۆیان بۆ ڕاوچیانی ماسی هەیە. بەڵێ ئێمە ساڵانە لە وەرزی زاوزێەوەتە لە وەرزی بەهارە هەڵمەتی قەتەخکردنی ڕاوی ماسی لەلایەن وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەوە ڕاگەیەندرێ. ئەمەش لە پێناوی پاراستنی سامانی ماسی و زۆربوونی ئەو سامانە وەکو سامانێکی نیشتیمانی. لە ئێستا ئەمڕۆ کە 15 شەشە قەتەخکردنە هەڵگیراوە و ئاسایی بۆتەوە ڕاوکردنی ماسی، بەڵام بەمەجێک ڕاوی یاسایی بێ و ڕاوی نایاسانی ئەو شێوازە نایاسایانەی بەکاردێ بۆ ڕاوکردنی ماسی، واتە بەکارهێنانی تەزووی کارەبا و ژەهر و تۆڕی ورد و تەقەمەنی بە درێژایی ساڵ قەدەغەیە، نەک لە وەرزی زاوزێ لە تەواوی ساڵەکەیە قەدەغەیە. لە وەرزی هاویندا ڕاوی ماسی تەنها لە بەرەبەیان و ئێواراندا کاتێکی گونجاوە، چونکە لە کاتی نیوەڕوان و بەرزبوونەوەی پلەکانی گەرما زیان لە بەرهەمی ماسی و کەلوپەلی ڕاوکردنی ڕاوچیەکان دەدات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەردەریاچی دەربەندیخان.